اسكي بنالت خود دزاني يعني خوي لا تشيب يكاتوا لا فيتامين دي لا كالسيوم لا مغنيسيوم لا يعني انواع كان زي كان خوي بس لا تنها اشتيك دروس نكراو بله مثلا بس لا فيتامين دي يعني لا كالسيوم لا كان زي كان همو كان زي كان اسكك بقودك تو مثلا قال فيتامين دي كم بي او اسكي بقودنا بي او كالسيوم كم دي او انا اسكت بقودنا كمغنيسيوم بوتاسيوم اوشتانا حموي دور دبيني بو هني هداي يعني اسكي بقود كات اگر هذيك لو انا كم بو وقتها اسكي بقودنا يعني كواتي مدين بو ديسان دينا دوري خواردني كي تندرس بومنا اسكي بقود بو دروسكات باشه دکتۆر نەخۆشی ئێسکەنەرمە لە منداڵان بە خواردن چارەسەر دەکرێت یان هیچ ئەوە نەخۆشیەکە چارەسەر ناکرێت نخوشي اسكندر لا اما عادة نال نظم دام باو حقايته بوكو بوت حقايت اسكندر نالك زعيف دبين لاقي زعيف الله اسكندر مية نالك تاخير روي الله اسكندر مية بس خوي زوربي بيوندي بفيتامينات فيتامين دي كالسيوم مغنيسيوم اوش ثاني باشا اگر هات خواردني كي باش بخوا ماسە پەنیرە هێلکەیەوان خۆ هەلکە هەموو شتێکی باش دکتۆر باسی هێلکە دەکەین بە بەردەوامی لە پۆستەکانیشتە زۆر گرنگی پێ بدەیت تەندروستترین ڕێگە بۆ خواردنی هێلکە کام جۆرەیانە هێلکەکە تەواو بکرێ لە ڕوونی بی کام شێوازیان زۆر تەندروستە لە پێش ساڵێکە بێ کوڵاوێک بێ یعنی کوڵاو بێ نەک زۆر بەڵام کوڵاو بێ ینی زەردێنەکەی لە بیدایەتەوە زەردێنەکەی دەینێ دوای ئێخینە سەر سپیەکەی باشە لە پاش ساڵێک ئەتوانی عادەتەن خۆی لەبەروی حتا چێورەکەی تێرەکەی بە کوڵاوی بدرێتە منداڵ ئەگەر مەسەل بە زەیتی زەیتون لە بۆی سۆر بکەوە بۆ شێوازی دەبێ ئەتیادی ئەگەر مناڵەکە حازی لێ بێ ئەتوانی بەکاری بێنی زەیتی زەیتونی بۆ بەکاربێنەوە بیداتێ بەڵام گرنگەکەی ئەوەیە زەردێنەکەی بخوات نەک سپێکەکەی هەر مناڵەکە بە سپێکەکەی دەخوات و لێ پرسمەڵە هێلکا خوا ئەڵێ ئاخوا ئەڵم چییە خوا لە بە سپێکەی خوا ئەڵم ئەوە بەش ناکات بەکەڵک نایە ئەوە تەنها پرۆتینە هیچ هینێکی دکتۆر ئەگەر بە سۆر کراوەیش بۆ نمونە هێلکەی بخواتن بەڵام هەمووی بخوا زەردێنە و سپێنەکەشی سوودەکەی بە تەواوەتی لێ وەردەگریتن سوودێکی باشی لێ وەرەگرێ بە تایبەتی بۆ تەلەبانە ئەوان دەڕۆن بۆ مەکتەب سوود بۆ مشکی بۆ چالاکی بۆ بەقۆتی